جاری واشەیە گومانێکی بەسیط وای لێکە ساردێکاتۆ لە میش وەکوەوەی کە بڵێ ئەرێ کاکێمەوە ساڵەهای ساڵەمە هەر پارە کۆکەین و بۆ ئەم خەڵکە ڕەش و ڕوتە و خۆشمان هەر خۆمان فەوتان براوەڵی من لەمە بەدوان ناتوانم بەڕاستی ئەوەندەمان داوا کرد لە خەڵکی بۆ پارە ئابڕوومان چوو ئابڕووچوونی نییە ئەمە دکتۆر عەبدوڵعەزام بە ڕەحمەت یاخۆ تەلەفۆنیان بۆ کردیانوت مؤتەمەرمان هەیە دەی محاضەرێکمان بۆ بدەی ئەی فەرمووە شەرتی ئەوە دەم پارە کۆکەنەوە بۆ ئەفغان بەو شەرتە دێم بۆی پارە لەگەڵ خۆم بێنمەوە اینجا ڕەحمەتی خوای لێبێ ئەی فەرموو نابێت شەرم بکەی لەوەی کە پارە کۆکەیت و بۆ پرۆژە ئیسلامیەکان ئەبێت چاوقایم بی بڕۆی بە خەڵکیش بڵێ داوا بکەی بڵێ قەرزی کە و دوایی قەرزەکەت بدەرەوە خۆ تۆ بۆ خۆتی کۆ ناکەیتەوە تاکو دەستپان کەیت و پێت شەرم بێ ئەنجا ئەم ئیشانەش خۆی وایە تۆ کاری ئیسلامی ئەنجام دەی نابێت تۆ بزانی بڵێ بەوە 20 ساڵام داوای هەرەکرێ دەو خەڵکەش هەروە مایەوە هەر ڕۆژ بە ڕۆژ کوفر زۆرترە بێ وان نییە یەک سەعاتێک بیرکەیتەوە بە تەئەممولێکی باش بە سەرنجدان و وردەکاریەکی باش سەرنجدەیتە ئەو واقعە چەند گۆڕاوە چی ئەو واقعی گۆڕیوە ئەو ڕەنجی موسڵمانانە دوای فەزلی خوای پەروەردگار ئێستا ئەوەی ئەهلی دیندارە زۆرتر بوون یا کەمتر بوون ئەگەر کەمتر بوون ئامزگەوتەکان چۆڵە بوون بەڵام تۆ حساب کە لە مەدای 20 ساڵە کە ئەگەر تەمەنت 20 بێ یان 40 ساڵ بی و 20یانت بەبیر دێر لە مەدای 20 ساڵی ئەخیری تەمەنتا مزگەوتەکان دوو بەرابەر زیادیان کرد بەڵێ نفوسی خەڵکیش زیادی کردووە بەڵام مزگەوتەکان چۆڵ نین لە هیچ شوێنێ کتێبی ئیسلامی حیجاب التیزامی ئیسلامەتی غیرەت و جامێری و شەهامەتی مسلمانان سەبرگرتن بوونیان بە ژمارەیەک لە هاوکێشەی وڵاتەکانی خۆیانە لە هەموو وڵاتەکانەوە لەبەرەوە الحەمدلله ئیشی ئیسلامی ژەڕاتە پێشەوە بەس تۆ سست بووی تۆ ئەگەر بیری لێ بکەیت تۆ پێویستە وزەی خۆت لەگەڵ وزەی و مسلمانانەیە بخەیتە گەڕ ئەگەر ئێمە هەر یەکێک لە ئێمە بە تەنیا بۆ خۆی بکەوێتە کار ئەو وزەی کە هەمانە دەرەقەتی ئەو جاهیلیەتە نایە بیگۆڕ بۆیە پێویستە هەر کۆمەڵکارانە هەمومان کاروباری خۆمان بکەین و وزە و توانای خۆمان بەگەڕخەین لە بەرنامەیەکی ڕێک و پێکە هەتاوکو خۆی پەروەردگاری یارمەتی دەرمانە